ماوەی زیاتر لە دەمانگە نەوتی کەرکووک بەڕێ بۆ ڕێنەوتەکانی هەرێمەوە هەناردی جیان دەکرێت و خەڵکی کەرکووک لەدایەتی و نەوتە بێبەش دەکرێت وەک سەرۆکی ئەنجومەنی پارێزگاش ڕای دەگەێنێت نەکەرا وڵاتیان بەڵکو دەسەڵاتی شارەکەش بیاگان لەو نەوتەی لە کەرکووکەوە هەناردەکراوە. نەوتی کەرکووک دەرەچێت لە بۆڕەکانی هەرێمی کوردستانەوە ئەمە ئستحقاقی خۆمانی تیاهەیە چی لە میزانی گشتی کە 4.6 چی وەکو پترۆدۆلار کە مستحقاتی خۆمانی بە یاسای بستویەکی هەموار کراو کە $5 بۆ هەر بەرمیلێکی نەوت و 150 مەتر مکعبی غاز و پاڵێورا و باولێنەوەی کە پاڵێ و مشتاقاتەکانی لەو ڕۆژەی کە کێڵگەکانیش کۆمپانی نەوتی باکوور لە ژێر کۆنتترۆلی حکوومەتی هەرێمی کوردستانە خەڵکی شاری کەرکووک ئاگەی لە هیچ شتێک نەماوەتەوە نازانێت چنێ نەوت دەرچۆ چنێ مستحقاتێتی. پەرلەمانتارێکی شارەکەش ئاشکرای دەکات حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش ناشەفافن و بە شێوەیەکی ناشەفافانەش مامەڵەیان لەگەڵ دۆسی نەوتی کەرکووکدا کردووە. اتفاقیەک هەبوو لە نێوان هەردوو حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم کە ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت لە ڕێی بۆ ڕێنەوتیەکانی هەرێمی کوردستانەوە ڕەوانە بکرێت. ئەو نەوتە ئێستا ڕەوانە دەکرێت و لە هەمان کاتە دەتوانم بڵێم بە شێوازێکی دیکەش نەوتی کەرکووک دەفرۆشترێت کە شێوازێکی ناشەرعی پێوە دیارە و غموز هەیە. بە نەتیجە خەڵکی کەرکووک و کەرکووکیەکان بێبەش بوونە لە مستحقاتی خۆیان لە پارەی پترۆدۆلار. ئێمە ڕوومان کرێتە هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی اتحادی و داوای مستحقاتی شارەکەمان کردووە لە پارەی پترۆدۆلار. ئەمە لەلایەکی دیکەوە نەوتی کەرکووک ئێستاکە بۆ تەمای ئەوەی کە ڕێژەی ئینتاجی نەوتی هەرێمی کوردستانی پێبەرزەوە بێت واتە نەوت کەرکووک سوودی بە هەرێمی کوردستان شاگەیاندووە بە مقابل ئەوە پێویستە هەرێمی کوردستانش ئاوڕی جدی لە مستحقاتی مادی ئەوەندەی کە جێگر کراوە لە یاسا بە نسبەت پترۆدۆلار بدرێتەوە بە شاری کەرکووک. ئەگەرچی موچەی مانگانی فەرمانبەرانی کەرکووک لەلایەن بەغداوە دوا ناکەوێت بەڵام بێبەشکردنی شارەکە لە شایستە دارایەکانی نەوت بۆشایی گەوری بۆ کەرکووک دروست کردووە و هەنگاوەکانی وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمیشی خستۆتە ژێر پرسیارەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.